لەم چیایکە خۆتان ئەیبینن هەوڵمانداوە هەڵمەتی چاندنی بڕوو لە هەردوو جۆرەکەی مازوو بڕوو بە ئەنجام بگەێنین و ئەوەی کە ئەمڕۆ دەستی پێکردووە کار و ماندووبوونی دوو مانجی ڕابردوو بگرە زیاتریشە کە بیرمان لێ کردوێتەوە ئەبێ هەڵمەتەکان بەردەوام بن بە حکمی ئەوەی کە ناوچەکە ناوچێکی گەشتیاریە و زۆربەی ئەو خەڵکانەی لە ڕانیەدا ئەنیشن و دەوروبەرەکەشی لە هەر چوار فەسلی ساڵە ڕوو لێ ئێرەکەن. بە حکمیەوە ئێرە خەڵکەکەی خەریکی ئاژەڵداری و بەخێوکردنی ماڵاتن و ڕۆژانە ماڵاتەکانیان دێنە و سیایانە پێویستە لە دوای چاندنیشیان بەرنامەمان بۆ پاراستنیانە بێ بە شێوەی تێل لە دەورەدان و دواتریش چووکەنە مامەکان گچکەنە پێویستە دوای چاندنیان و لە دەورەگرتنیان بۆ ماوەی نزیکەی 3 ساڵ لە هاویناندا ئاویان بدەین و خير بهن سرسرا و سرشون و امشیان برگاوان هر دو پروژه 206 سلاو لسودمن ببن بردوام بزاوی بگید و بشین اف تخصیص اصلی آوارم تناوبانه چند سرباستی خلقی پروژه پارزگی داده بودیم بری اول جهرز و تحلیل و سپاسی اشتراکی وان بابت این هاتین شلوه کردن همین دور رول گنجان بون دبوارن پیشخستنا کاری و شیان گنجانین آبوری کومجی مفاکی زور جدید و دوان مفاجی دا کومزانی کادیچوا گنج خوبینی دناوا جواکه کی دا کو او جواکه توشی گلک قیرانین آبوری بویا مزانی که ام گنج دیشین چکین بو ولات خو کاری دنیا بو ام هریما بو گرفتکانی بو عریشکانی زور گرینگا زورێک لە منطق و یەکتربینینی هەموو ئەو جیاوازیانەی لە ناوچەکەشێ 200 لاو بەشدار بوون پروژەکی ڕاهێنانە شێستین دیژی وەکو کار هات بوون کار دانا کاری پرێکا کۆمپانیا بۆ ماوەی 2 هەیڤام ئارمانجوان پروژە ئەوە کوول داهاتی ئەم بشین لاوێت مە ببن خۆدان پروژێ خوین تایبەت ئەو سەرەدەری و سەرپشتی و پرێڤەبرنا ئەڤان پروژێت هەبکەن و داهاتیجی کار سەر هەندێ بکەین چوە گۆڕێ ڤێبەری چوە گۆڕێ کراوێن نیو دەولەتی پاڵپشت و پشتەوانên پروژên بچیک bin bîrokên lawa bin bi hundiya xwe bişin bin xwedan proje û birêve bin. دووسێ بابەتی زۆر گرنگ بکەین بە تایبەت کە گەنجێکی زۆر بە ئومێد بە خۆزگە لێ Очень люблю выставку «Бижутерия» от винтажа до наших дней. И не могу пропустить, когда в выставке участвует Саша Грузинова. Это мой любимый дизайнер-модельер. Все вещи созданы с большой любовью. Я вам очень рекомендую посетить этот стенд. Очень много красивых вещей из натуральных камней. И ручная работа, конечно, колье и броши из бисера невероятной красоты. Очень понравились броши из бисера. Это полностью ручная работа, уникальные вещи. Каждая в единственном экземпляре. В принципе, впечатления приятные, особенно то, что каждый рассказывает о своих украшениях, представляет их, то, что Инстаграм у всех есть, и в любом случае можно зайти в интернет, посмотреть, если что-то понравилось, выбрать, и, в принципе, потом уже купить. Здесь так, в принципе, просто смотрят в большей степени, я заметила, чем покупают. Вот. А потом, конечно, уже можно через интернет заказать, если будет такое желание.